کچەکەم ئەمە ئاڵاکەمانە، ئاڵای کوردستان، ئاڵای گەلەکەمانە. ڕەنگی سوورتیا نیشانەی خوێنی شەهیدانە کە ڕشتوانە بۆ گەلەکە و بۆ کوردستان. منیش پێشکەشێکم بە کچە نازدارەکەم. کوڕی خۆم، ئەمە ئاڵای پیرۆزی کوردستانە. ئاڵا هێما و ڕەمزی نەتەوەیە. هەموو نەتەوەیەک ئاڵای تایبەت بەخۆی هەیە. ئاڵای پیرۆزی ئێمەش لە 4 ڕنگ پێک هاتووە. ڕەنگی سپی هێمای ئاشتی و ئارامیە. بۆیە منیش ئەم ئاڵا پیرۆزەی کوردستان لەسەر سنگی تۆدا ئەنێم. هیوادارم ئاڵای کوردستانە خۆش بێ و هەمیشە پیرۆز ڕایگریت و بیپارێزی وەکو چاوت. کچی خۆم، ئەمە ئاڵاکەمانە، ئاڵای کوردستان. ڕەنگە سەوزەکەی ناو ئاڵای کوردستان نیشانەیە بۆ سەوزایی و جوانی سروشتی کوردستان. ئێمە بە بەرزی و پاکی ڕامانگرتووە، ئینشاڵڵا ئێوەش هەروە بیهێڵنەوە. کوڕە جوانەکەم، ئەمە ئاڵای کوردستانە. هەموو نەتەوەیەک ئاڵایەکی هەیە کە خۆی پێناسێنێ. پێگاتوە لە 4 ڕنگ. ڕەنگی زەرد واتە ڕەنگی ڕووناکی و خۆر. لە 21 تیشک پێک هاتووە. ئەو 21 تیشکە واتە 21 سێ ڕۆژی نەورۆزی کوردیەکە. هیوادارم لە منی وەرگریت و تۆ بیپارێزی لە دوای ئێمە.